سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆشتان لێبێت ئەم جارە باس لە جێبەجێکردنی بڕیاری وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین سەبارەت بە نەهێشتنی تەجاوز. لە پێشوودا حکوومەت مۆڵەتی مانگێکی دابوو بە هەر هاوڵاتێک تەجاوزی کردبێت دەبێت ئیجراعات بکات تەجاوزەکە نەهێلێت. دوای ئەوەی کە قەرەباڵغێکی زۆر هەبوو هاوڵاتیان ناڕازی بوون لە ماوەکە حکوومەت جارێکی دیکە وەزارەتی کارەبا درێژی کردەوە. ئێستا خەریکە دوو مانگ تێپەر دەبێت. بابزانین کاروباری هاوڵاتیان چۆن بەڕێوە دەچێت. ئەو ئیجراعاتانەی کە کراوە چەندە لە خزمەتی کارەبا و لە خزمەتی هاوڵاتی و لە خزمەتی بەرژەوەندی گشتی دابووە. سڵاوتان لەبێ ماندوو نەبن با لە تۆ دەست پێ بکەم. ئیجراعاتت کرد؟ بەڵێ. چۆن بوو؟ باش بوو خراپ بوو؟ وڵی خۆ قەڵەبە ئیزدیحامیانە سەرە خۆ ڕای ناگرین شەکان تاخیری ناک بە ئیزدیحامیانە سەرە یعنی تەحمل ناکە. ئێستاش ئیزدیحامە؟ حالەن ئێستاش ئیزدیحامە بەس زۆرە ئارە وڵە. خراترە؟ ئێستا خراترە بۆ؟ یعنی عەجەلەیەتی هەدەرین کاکە پاش ئەوەندەی دیکە جەزاتان دەکەن ئۆتان دەکەن وانە؟ بەڵێ. ئێ باشە کابرا خلاسیش نابێت و. چەند دەبی تۆ مراجعی ئەوە دایرەی دەکەی؟ وڵڵی ئەمن 15 شەو دەبی. شارەوانی ئەمە چوومە ئەمگوتن عادی شارەوانیە. شارەوانی دیانگوی ئەوەن دێت کە خەبەرتان دەدەینەوە. ئەلان شارەوانی دەری عادی منی عادی کارەبایە. کێشەی تو چییە بە ئەسڵ؟ کێشەی من تەنها ئەوەندەی ئەمن دەرێ گوندیمە. لە دەرەی گوندی. تەنها دەرێ گوندی. باشە تۆ ئێستا وەکو هاوڵاتێک داوا چی لە حکوومەت دەکەیت؟ داوا دەکەم یانەبی درێژ کاتەوە تەواو بکەین. درێژ کات. باشە ئەگەر درێژ نکات باشە ئەگەر درێژ نکاتەوە خەڵکێک بەجێ دەمێنێت تووشی سزا دەبێت؟ بەڵێ. بەتاکیت شتەکە قانونی بیت توش سزا دەبێت. بەڵام کاکە حکوومەتیش دەڵێ ئەو خەڵکە کاکە ئەوە دوو مانگ دەرفەت لە ماوەی دوو مانگ چۆن دەبێت معاملاتێک تەواو تەواو نابێت. خۆت بە خۆت کامێرەکەتەوە بڕۆ زۆرە بزانە ئیزدعامەکە کووە. تەمەشاکە بزانە چەند کەس وەستاوە؟ حسابی ئێستا منە پیامینە بکەمە کەفیل. تو دەبێت کەفیل ئەمە لە چاری دوازدەوە لە دوومە. دەڵێ لە چاری دوازدەوە لە دوو ئەوڕۆ 28 لە دوومە بەسیە ئەوڕۆ کەشفتا دەردەچی یان باران بووە کەفیلە چێ مەوزۆی و کەفیلەکەمان کەفیلەکە بە 10 میلیۆنی ئەوتا 10 میلیۆنی ئەوانەمان تاوا کرێ دە ڕۆژان گەڕانی هەتا کەفیل دەڕۆشتم شە پادرۆتا کەفیلمان پاگرێ کەس نابتە کەفیل کەس نابتە ئێ هەتا کەشف دەردەچی ئەتو دەرێ بڕۆ دووشەمەشکەوەرەوە باشە چیتان دەوێت ئێوە چیتان دەوێت کاکە قسەی شخصی ئەمە داوا لە مەحافظ دەکەین هەولێر دە هەولێری جارانە بە مانگ و بە دوو مانگ ئەم شتە تەواو نابێ ئەو خەڵکە بە دوو مانگە خەریک دایرەیە هەر هۆدەیەکە چی بە دوو ڕۆژ بەرن ناکەوێ داوا لە مەحافظ دەکەین مانگێکە دوو مانگە بەخوا سێ مانگیش درێژی کاتەوە خەڵکە تەواو نابێ یان لە ناحیەکان خۆیان یان لە قەزاکان خۆیان هەمووش ئیشەکان ڕوویەکەن ئەم دایرێ هەر هۆدەیەکی سیرکە بەرناکێ ئەگەر بنکەی زیاتر بکرێتەوە ینی لە شوێنی تر باشتر دەبێت بنکە هەیە ئەوەتە هەموو ناحەیە بنکەی دایرەی کارەبایتیا بە هەر کەس لە ناحیەکەی خۆی تەواوی کە هەر کەس لە قەزاقی خۆی تەواوی کە هەموو قەڵەباڵغی ڕوو لە دایرەی هەوش داوای درێژکردنەوە ئەمە داوای درێژکردنەوە داوای تشکە دەکەینەوە ئەمە بیری پایلە حکومەت ڕێی پەیدانا کە معاویلە منداتەوە بەس دەرێتن لۆنگۆ بە توزاری حساب دەکەم باشە ئەمە فەلاح بیری زراعی باشە تۆ کابراایکی جوتیاری بیریت هەیە بەرێ محاویلەی کارەبات هەیە یاخود نییە محاویلەی کارەبا من هەیە ئێستا شێشەمان ئەوەیە حکومەت دەریان یان گوچکە ئەو پایلە دەبێت ئیلا توزارتان لە حساب دەکە 130 دینار لە حساب ئەوەی کە 30 دینارە ئێمە دەرێت 130 لە حساب دەکەن ناڵێن جوتیاری قازانج دەکا ئەمە کابراایت کە مانجی مسار 2 میلیۆنی بدە ئەمن دەبی مسار 10 میلیۆنی بدەم سار 10 میلیۆنی بدە باشە فەلاح بخۆی 10 میلیۆنی پێ دەبرێت 10 میلیۆنی بدات حکومەت کەوایە پەیامەکەی تۆ ئەوەیە دەڵێ کاکە حکوومەت لە کارنامەکەیدا باسی پەرسەندن بە کەرتی کوشتتوکاڵ دەدات خزمەتی کردیەوە باسی کوشتتوکاڵ و باشکردی دۆخی ژیانتان دەکات نابێت جۆتیار وەکو بازرگانێک کاکە با کەشفی بینی ئەگە بیرەکەی من دەواجیم بوو بالومبە توزاری بنووسی معمل بوو بالوم بۆ بەس ئەگە چی لەسەر نەبوو بەس کوشتتوکال بوو بالومە کشتتوکالستا و ڕێنمایە دەستکاری بکە دەستکاری ئەدی کو دەبی ئەم 130 دینار کو دەبی 130 بەم دەبی هەموو ڕاگرین ئەگە دەبی ساعتی تێنێخین دەبی ساعت تێنێخین گەرمی دەچینین جۆی دەچین زیاتر ستیرمان نیە ناوی دەکەی مانگانە پارەی چەندە هەمومان جوتیاری یعنی ئەو پارە زۆرە مانگانە چەندتان بۆ دێت ئێستا دەکرێت ئێستا بچی لێون دێر لە ساعت لۆ دەنووسێت توزاری لۆ دەستنی کات گوتیان توزاری ئەگەر وایە وەزیری کوشتتوکاڵ
بۆ تەدەخل لەگەڵ وەزارەتی کارەبا ناکەوەیشی وەزارەتی کشتتوال نییە ئێستاش برێ وەزارەتی کاکە ئەو حیسابی ئەو خەڵکە جوتیارن بەرهەم دەینن دەبێت بالزنەی خۆی بنێری بزانین ئەمە کشتتوکڵین یان تیزاری ئەگە توزارەت دەکەی کاکە بزارت دوو مۆزەف مینەیە 100,000 نقستان بۆ دوو مۆزە 100,000 نقستان بۆ لە 20 ڕۆژە لە دومە تا لەسەری فایلەکەم دەڕان فایلەکەم دەڕان مۆزۆەکەمان تێبگەینە تۆ دوو شتێک مۆزەف مینە لە بۆ کەفیلی دەرێ 100,000 نقستان لۆ ناکەم یعنەکە دوو مۆزەف مینە بۆر کەفیلێک چەندە 20 میلیۆنە 20 میلیۆن 150,000 نقستان بە هەردوو کەفیلە تازە فایلەکەم لەسەری دڕان یەک ماگە مۆزەفەتی نابە ینی پارەی کەفیلەکان زۆرە پارە کەفیلەکان زۆر 150,000 نقستان باشە بەس باشە فایلەکەم تازە لەسەری باشە دڕان بەس پێم بڵێن ینی ئەوە بەس لە دەرەوەی شار کەفیل پێویستە یان ناو شارش پێویستە تۆ لە چێدا دەنیش ئەمن زاگۆشم شلی ساعت ڕادێت لە دەرەوە کامەزان لەستوێ ئێستا دەرێ مەسەر لۆماران ملیۆنە دەوێت لە بۆ سعاتی 10 میلیۆنی دەوێت لە بۆ بیریش 20 میلیۆنی دەوێتن 20 میلیۆن 20 میلیۆنش کو دەبی معاش خۆرەکەش دەبی میلیۆنە 200,000 معاش بیتن ئەگە میلیۆنە 200,000 نەبیان دەبی دوو معاش خۆربی لە 600 کەمتر نەبی ئێستا بۆتە گرفت وەڵام دڕان فایلەکە تازە نابێت یعنی ئەوە هەموو گرفتە سێ بکرێ باشە جانێکم سێ بکرێ باش یەک بەخۆم ینی کەس ئامادە نەبوو ببێت بە کەفیلی من کەس ئامادە نییە من بەیانی ئەگەر دوو بەیانی پارەی کارەبان ئەدەم کەفیلەکە لە من لە بە حرکەدا لە بە حرکەدا دەنیشی کەفیلت دەست ناکەوی کەفیلم دەست ناکەوێتن ئێستا کەس ئامادە نییە ببێتە کەفیلم چۆن کێ دێتن بەیانی دوو بەیانی من پارەی کارەبان ئەدەم لە کەفیلەکەی دەگەرنەوە ینی مەرجە هەر کەسە خۆی کەفیلی خۆی بی نامەرجە ناکرێتن خۆمان کەفیلی خۆمان دەبێت کەفیلێک بێت 20 میلیۆن میلیۆنە 200,000 کابل چ بینین بە دوانش نابێت ئەگە 500ش بینابێت تۆ گوتت چی ئێستا چار مامۆستا ئاهینایت چار بە مامۆستا چاران هەتا ئەو چەند ڕۆژە لە دویانم ئەوم گرتی ئەو زۆر لی پاڕانەوە دیکۆ هیچ دەکەی دەگوت مامۆستا قوربانت بم وەرە بە کەفیلم چیان دەگۆدەوە چ برێ فەقیرانە داهاتم بۆس هەمووی دەوام معاش چەند بە مامۆستاکان وڵاتی کەم بوو بە چاران ئەوجە دەرچوو 20 میلیۆن پێم بڵێ تو هەر دەڵێ کێشەمەیە کێشەکە چیە براکەم کەشف کردی سەری دیسەمبر بکەوە کەشفی چیت کردووە کەشفی کارەبە لژناتیە تیماتیە تەمەشای کردی ئەم خەتە لە من نییە کێشەی تو بوو کێشەت چ بوو لژنات کارەبات ڕاکێشا بوو بە تەجاوز هەموو بەعرکەوەیە ئیم بەتەنەوە نیە بە حرکە هەمووی وەیە باش ئێستا تۆ کەشفت کردیە لە کەشفەکەی دەڵێنە تو جارشکە دەبی کەشف بکرێت کەشفەکە شو کردیە دیسان دەڵێن بکەوە دیسان بکەوە تەلەفۆنی دو دەکەی تەلەفۆنیان قەپاتە قەپاتە جواب نادەن چەند دەبێت و خەرچی ئەو کێشەیە ئەمە لەمە ئێستا چ بۆ دەدەم کاکەوەتەوە کتابەکە منیان لەو چاکە دەدە دیسە بڕۆ کەشفی بوو عیبشکەمانەیە عیبی کەفالەمانەیە ئەو کەفالەی چاکەن ئەو کەفالە 20 میلیۆنە بابە هەموو خەڵکەی پێ ناکرێت قوربەسەرە وا مایتەوە لەو گۆڕە بەس بەرپرسان لە کارەبا دەڵێت 20 میلیۆن ئاسان هەر کەس بابە تو معاش 20 میلیۆنە 200 کەفالەوە دەتوانێت بگەیت چه میلیۆن 200 هێڵان هەموو 500 و 400 ئەوانە کێشەکە لەوەیە وەخت خۆی ئەم بۆ بە تەجاوز کارەبا تا خەیلی تەجاوز ناکات ئەم باکە ئاسانکاریش لەو عالەمەی بکەن گوناح و عالەمە بکەنە 4 میلیۆن ئەو پارەیە ئەگەر نەبیت بە کەفێت چ گرنتی ئێسبێنە دیسان کارەباکەین با 5 میلیۆن بخۆش لۆی لا 20 میلیۆن خەر پێی ناکرێت خەرک پێی ناکرێت زۆرە زعانێ وەڵا زۆرە ئێ بۆ ئەو پارە لە بانکدانانی تۆ 20 میلیۆنی دانێ لە بانک برێەوە لۆ کارە فەلات وخا هەموو کەندێناوە قەرازی ئەمە هەم پێکۆ دەگەڕێن بزانم بە هەموو فەلاعەکان 20 میلیۆنە نەهێڵان لەماری ناوەڵە یان تەرەکتەرێکی یان 56 مەڕی هەیە یان چی هەیە ئەوکەی لێ کەفیلەکە کێشەیە کەفیلەکە چێشێڵان بکرێتە لە 20 بکرێتە بکرێتە 5 میلیۆن باش باشە بەڵام گرنتی ئەوە دەدەی خەڵک هەموو دەداتن هەموو تەجاوز نکاتەوە تەجاوز چیتکەن ما تەجاوز خلاصەوە هەموو نەخلاصەوە تەواوە لەم لا لەولا تازەوە گەرانتیتان دەدەمە هیچ نما تەجاوز هەموو کارەبا ڕاکێشایە هەمووی ئەوەی کردیە هەموو ئیشی خۆی کردیە بەس ئەلا عەرقەلەکەی ئەو عالەمە ئەوەندە هیچ کەفالەتیە ئەوەی هیچ کەش دومینی کارەبای گونا لەگەر معمەل و لەگەم بلۆک و لەگەڵ معمەل کۆنکریت و باشە من ئەو پرسیارەم کرد یەک دقە ئەو پرسیارەم کرد دەڵێ کاکە نوێنەری ئەو جوتیارانەی چەند ساڵە کارەبایان بە تەجاوز ڕاکێشایە بە خۆیان ڕازی بوون گوتیان کاکە بێ کارەبامان مەکەن
لەبەرەوەی مخت خۆی ئەمە بە تەجاوز ئەمە ڕازیە بە 130,000 بەس کارەبایەکە ڕازی بوونە ئەوە نەبووە بەس وەزیری کوشتکوانش ڕازی نانەخۆی ئەوەکەیت کە بە 30 دینارە ئەوەکەیت کە بە 130 دینارە باشە بەڵام کێشەکە لە چییە؟ ئەتو جێ بدەم کێشەکە چییە؟ کێشەکەی ئێوە بەشێک لە جوتیارەکان کارەبایان بە نیزامی ڕاکێشا ئێستا 30 دیناری دەدەن باشە بەڵام ئێوە چەند ساڵە تەجاوزن گوتیان کارەباتان لەسەر قەتع دەکەین بە یەکجاری ئێوە گوتان کاکە کارەبامان دەوێ گوتیان مەرج ئەوەیە دەوی بە سەری تیجاریبی ئێوە ڕازی بوون نانە ئیسێمە دوو بیرم لێدایە لە دووسەرە هەردوو بیرەکە بە ڕسمی ئیجازەم هەیە و ئەوراقی کارە باشم کردیە ئەوانەشم هەموو کردیە ئێستا کە ئەوراقەوە لێرێ دەرێوەڵا ئەوە بە 130 دینار لۆ تا حساب زۆر دەرناینی ناوە ئەتو فەلا جوتیاری چی دەکەیت چ دەچینی دەرناینی بەو خوا پێم بڵێن ما بینی خۆمان چەند ساڵە کارەباتان ڕاکێشای پارەی نادەن ساڵە لە نوێی نایتم نوێ ئارێوەڵا ئەتو چەند ساڵە خانی مارانە ئێ تو چیە مشکلت من خانەکەم هەیکلەوە نەبووە کێشەت چیە تەجاوزە ئێوە ساعت کارەبا من نیتت ئێستاتی مراجعات کێشەت هەیە پێشەم نییە ئیشەکان باش دەڕوە بەخوای زۆر مادیان کردی تاخیر بوون ئەوە چیەوە ئەوراقا دەڵێت تۆ مشکلێکی تایبەتمان بۆ تایبەتەوە مشکلی 2200 دوکانیە ئەمە ئێستا بوویتە پێوەرزیرە ئێستا هەشتان پێریاندانێ بەشمان ناکات بەشمان ناکات کێشەکرێکەتان چارەسەر بوو بەرنامەمان لەسەر کرد وەڵای ئینشاڵڵا وعدیان پێداینەوە کتابەکان حازر کردێ لەو ڕۆژانە ئێستا بۆ هەر دوکانێک هەشتان پێ بەس بەشمان ناکات پێشتر 20 پێرمانە بۆ ئێستا هەشتان پێرمان بۆ چێ هەشتان پێری داناوە حکومە ئەنجومەنی وەزیران داینێ بە زۆشتان پێریز بەشمان ناکە کابراایەیە خەیاتە یەک گوتی پێدەکا فیز دەکات ینی بۆ خەیاتێک و دوکاندارێکی پێڵاو فرۆشێک یەک تەسمیمیان دانا بەشمان ناکە هەیە سێ دوکان هەشتان پێریان دایتی هەژم پێری من نازانەوە ینی دەبی عەدالەتی هەبی لەدا عەدالەتی کابرای 5 دوکان هەشتان پێریان دایتی چەند دەبی هاتی بوو ئەو ڕاتی من ڕاتی داوای درێژکردنەوە دەکەن ئەرێوەڵ ئەخە لە بەدائیرە مۆزەفمانگە لە چێت مۆزەف ناتوانم ئیجازەم نادەنی ئەی تۆ ئازەکەم درێژ بکەوە نەکەم مانگە زیاتر دەکشم بۆ زووتر نادی بۆ مەڕاست قەرەبارە بووە لەبەر قەرەبارە هیچتان ناڕوە کەفیلیش تاخیر دەکەم مەسەڵەن کەفیل هەیە نایە کەفیل هەیە نایە ئەو قەرەبارەکەی چێ هەموو خەڵک کەفیلاتیە ئەوە کەی سڕەت بەبەر دەکەوێت وەلا خوا دەزانی عەسری ساعت سێ دەوام تاوە زانین چ مشکلەکەیە مشکلە ئەوەیە یەک غورفە یاسا هیوادارم یعنی 4-5 غورفەت کە بکرێتەوە دەستێکم مدیری دەرێ بڕۆ 3 ڕۆژ کە وەراتە تەلەفۆن لۆ دەکەن تەلەفۆن لۆ دەکەن ئەو زەوەرە کتابت ببەوە کاکەی با 5 نەفەر لە جێ مدیری تەوقیعەکە چییە ئیمزایەکە لێ دەدە و دەڕوە سعادیەک کتاب لێ دەرێ بڕۆ سبەوە چەند ڕۆژاتی سعادیەک و نیو داوام تاوە ئەمە دوێنێ پێرێ هاتمە سعادیەک و نیو دەام نامێ ڕایی نەکرد ناکردی باشە دەچەکەم مدیری دەرێکاکە کتای بەجێ دەرێ دەرێ بڕۆ دوورشکەوە حکوومەت دەڵێ بەڕێوەبەراتی کارەبا دەڵێ کاکە ئێمە تاقی 5 نەفەرمانەیە 50 نەفەر هاتی ناتوانێت وشانە 50 نەفەر با پێز مۆزە بکە زیاد کە چییە ئەگەر درێژ بکرێتەوە ماوەکە لە قازانجیەوە دەبی ڕازی درێژکرێتەوە بەس کاکە معاملەمەوە یەک هەفتە و یەک دەڕۆژ بگرێت سعات وەرگرتنەکە تەجاوز نییە ئەمە 10,000 سعات دەرێ ماستەر پلانە دەچین 2 سال پێش دەچین ماستەر پلانە ئێستا دەچین دەرێ کاکە ئەوە یەک هەفتێمە بگەشت معاملاتی وینە ژووری یاسای ڕۆژانە مامەڵە بەڕێ دەکە بابزان ئەوڕۆ چەند کەستان بە بەڕێ کردی خەڵک دەڵێ کاکە فەرمان بەرکەمە ژوور کەمە خزمەتمان کەم دەکرێت ئێمە وەکو هۆبەی یاسا ئەو بەڵێن و کەفالانەی کە دێتە لامان بە خۆمان یەک ژوورین بەڵام بەهۆی ئەو ئیزدیعامی خەڵکەوە کریتمانە 2 ژوور چەند کەستان بەڕێ لە لای خۆمانەوە ئێستا ئەمڕۆ نزیکەی 90
6 نەفەرمان بڕێ کردی لە سبینەوە ئەوە تەنها وەکو ئەو ژوورە ژوورەکەی تریش ئەوش هەر یاسایە بێگەسا پێم بڵێ کێشەی چی ڕوبەڕووتان دەبتەوە بەشێک لە وڵاتیان دەڵێت کاکە کەفیمان کەم دەست دەکەوێت نەمە کێشە نییە بۆ خۆی ئەمە ئەو کەفالەی کە وەریەگرین دەبی ئەو بڕەپارەیە کە دەهێنی مۆزەفەکە دەبی لەگەڵ کەفالەیە بگونجێتن ئەوەی کە کەفالەی 20 میلیۆنە ڕاتبی فەرقی هەیە لەگەوەی کە بە 1 میلیۆنی دەکاتن جا ئەوەی کە دەهێنی لەوانەیە ڕاتبەکەی بەش نەکاتن وازانی لە لای ئێمەیە حچیدا کێشەکە لای خۆیتی ئەمە بۆتە کێشە ئەمە بۆتە کێشە لەوانەیە لەکنە خۆیان کێشەیە مۆزەفەکەی بێپیانەبی مۆزەوی بێپیانە بەشی زۆر وا دەڵێن هەیە ئەو لەوانەیە مۆزەوی بێپیانە بەڵێ نامەکە چییە بۆچی بڵێ نامەکە خۆی ئەو تعلیماتێک کە هاتە خوارە لە وەزارەت ئەڵێ بەڵێ نامە و کەفالەی لێ وەربگیرێتن بەڵێنەکە تەنها لەو ئەوەیە کە ئەو کارەبادانە نابێتە شەرعیەتدان بەو پێکاتەیە کە هەیتی ئەنی سبێنێک کە ئەگە هەر ئیجرئاتەشی بەرامبەر کرا نەک برێم کارەبا وەرگرت و ئەمن تازە بووینتە قانونی جێەکەی من ئەوە نابتە شەرعیەتدان بە پێکاتەکەی بەڵێنەکە تەنها لەسەر ئەوەیە کەفیلەکەش ئەگەر هاتو پارەی کارەبای نەدا لە موچەی ئەو کەفیلەی کەفیلەکەی حەزە توش مامەڵەی سعاتی کارەبات هەیە چەند دەبی دانیشتی سعات 9 هەبوو لێرە دانیشتی سعات 9 چێ لە غورفەکان بۆ دەکات زاوامە لەگەر یانی تۆ زاواکەتی نایشەکەت بۆ دەکات بەخۆم پێم ناکرێت پێت ناکرێت چ دەڵێ بۆی ڕایکن دەرێ ئاگات لە کەسی بە تەمەەن هەبی چیمە چیشی بێرە ئەگەلمان بکرێ بە جوانی یانی دەبێ ئەوەی بە تەمەمی غورفەی تایبەت هەبی یارمەتی نەخۆشە نەخۆشوانە بەخوایوا لە دکتۆری دنیا هاتمە لێرە دانیشتین دەتەوێت ساعتی کارەبا ببەستی بێزاری کردیەوە خەمەکی گەورەیە بێزار لە دەرکەی 20 دەلام ڕاستە دەرکیانێ ناکەنەوە هەر ئیشیان لێ ناکەنەوە عالەمە تێکدا قشقژەیە حەقوایە ئافرەت و ئەوانەی بەتەن بەتەنێبی هەمە هەر کەسە مۆزەفی خۆی لێ دانیشی دەست خۆشی بازانین کاکی پارێزەر تۆ پارێزەری بەڵێ خۆی بێگومان ئیشەکە پێش سەری ساڵ بوو کە لە بۆ سەری ساڵ مدەکە درێژ کراوە بۆ مانگەشی تر ئێستا بڕیارە دوو ینی کۆتایی بە معاملاتەکان بێتن داوا لە لایەنی پەیوەندیدار بە تایبەت جەنابی پارێزگار ئەم دێ درێژ بکاتەوە لە بەرەوەی خەڵکە کە پێڕاناگە بەڵێ دوێنێ دیارە لە کۆنگری ڕۆژنەوانی لە کۆبنەوەک بە دیارە باسییان کردێکە کۆتایی بێ بە پرۆسەکە کۆتایی بێ خەڵکێکی زۆری ژمایە ئەگەر ئەو مانەکەشی لە دوو تەواو بێ کێشە دروست دەبێت خەڵکەکەی تووشی ئیزرعات دەبن تووشی ئیزرعات دەبن بەڵێ تووشی غەرامە دەبن ئیزرعات دەبن کارەبایەکانیان دەبەسرێ غەرامەکەش ئەجەوە لایانی پەیوەنددار زانن غەرامەکە چەندە بەڵام ئەوەیە کە درێژ بکرێتەوە سەری ڕۆژانە چەند مامەڵە ڕایی دەکەیت ئەمە ڕۆژانە ڕەنگە دەپازە مامەڵە ڕای بکەم دەپازدایشت باش دەڕوات ئیشەکان باش دەڕوە بەڵام ئەزانی چۆنە چکات و کە دەڕۆیە مەسەلەن لە قایمقامێت معاملاتەکان تاوا دەکە دێتە شارەوانی ڕاستە ئەوانیش پێڕاناگەن مۆزەفیان کەمە لێژنێ گوندەکان کەمە تاکە چارەسەرە معقولنی معاملەك 3000 ببێ غرفەچی 3000 ببێ غڕێک يعني ئێستا دەبا لێرە میزان ئەم تقریبا 2 ساعتە بس قصدي من سيا مثلا دابا لێرە مێز هەبایە یشەکە بە سەریعی دەڕۆی مێزەبا لە باتی غرفە من 2 ساعات لێرەما بەس لە سڕی تەماشا چقەرە بارغێکە یەک نەفەرە ئەو هەموو نەفەرە تقریبا ئەو 100 نەفەر زیاتر وا لێرە ڕاوەستایە یەک نەفەر بەڕێ دەکا فەرم بۆ من تۆ پێم بڵێ ئێستا ئەوان دەڵێن کاکە هەرچی تاقی خۆمان هەیە سەرفی دەکەین یەک نەفەرە بە سەرفکە قسەکەی تەواوە یەک نەفەرە ئەمە لە قوشتۆپێ ڕاتیمە فەرم و 2 ڕۆژکە داوام نامێنێ معاملاتم کامل کردیا ئەوە 10 ڕۆژە هەتا 2 کەفیلم پیا کردیا کاک حەسەن تەجاوزەکان زۆر بوون وەکو باسی لێەوە دەکرێت و ئەوەی کە تەجاوزی کردێت تەنیا خەڵکی فەقیر و سادە و چوزانم خاوەن کارگە و شتی تریژ نەبووە زۆر جار دەگوترێ خەڵکانێک کە بەرپرسیش بوونە تەجاوزیان کردی ئەوانەی کە ئێستا دەبیندرێ هەموو چین و توێژەکانن یان بەس خەڵکی فەقیر تەجاوزەکان نادەبن تەجاوز جۆرا و جۆرە هەر خەڵکی فەقیر نییە یدی شتێدا بەڵام ڕێژەکەی کەمترە بەڵام زیاتری خەڵکی فەقیرێت تەجاوزەکە ئێستا ئەوەی کە دەبینرێ ئەوانەی کە قانون جێبەجێ دەکەن فەقیرەکەنە ئەوەی ئێستا هاتیینە سوپاسیان دەکەن کە بەو بانگازە و هاتیینە ئەوەی دەکەن بەڵام زۆربیان فەقیرن زۆربیان فەقیر باشە
قەڵەباڵغیەکە هەر زۆر دەبێ ئێستا ئەوە دوومان خەریکە تەواو دەبێ بەڵام وەک بڵێ تازە بڕیار دەرچوو ئەو قەرەباڵغیە بۆچی زۆر تەواوە تو بەس ئەگەر بەراوردێک بکەین 20 ساڵە ئەو خەڵکە تەزاوزی کردیە ئێستا 20 ساڵ زیاترە ئەوە خەڵکەت تەزاوزی کردیە ئێستا دەبینی بە یەک جار ئەمرێک دەرچوو دەرێک غەڕامە ناکرێ خەڵک هجوم دەکات وەڵە سوپاسیان دەکەن کە بێن هەر باشە بەڵام لە ڕادە بەدەرە باشە کاک حەسەن ژیان ئەوە لە ڕادە بەدەرە بۆ فەرمانبەر زیاد ناکەن بۆ ناکەن کاکەوە ژوورێک بیکەمە 2 بیکەمە 3 بڕۆن کارمەندی تر بین ئەوە کرایە من ئێستا بەڕێوەرم و لەگەڵ یاریدەرەکەی خۆم ئێستا 4 نەفەری دیکەشماندانە هەر نەفسی کار دەکات سەڵاحیەتی خۆشت دایتەوە سەڵاحیەتم دایتە ئەو 4 نەفەرش نەفسی کار دەکات یعنی پێشتر تۆ بە تەنیا تەوقع دەکرد ئێستا 4 کەس کەش دەکات 4 کەس کەش تەوقع دەکات ئەی بۆ پێڕان ناگات بۆچی وەک باسم کرد لە ڕادە بەدەرە یعنی تحملی ئەو قەڵەباڵغیە ناکرێ ئەو ئێستا وامان کردیەک سڕەمان لۆدانانە فایلەکانی لێ وەردەگرین و تەلەفۆن تەلەفۆنمان وەرگرتیەوە کە قەڵەباڵەکان دەکەم بتەوە بخۆمان تەلەفۆن وەردەکەینەوە دۆ کە بێن و معاملەکانیان تەواو بکەن. دوای 2 مانگ دەستکەوتەکان چ دەرەنجامێک لە بڕیارەکەی وەزارەتی کارەبای لێ سەوز بووە بە تایبەت لە شاری هەولێر دوومانجی ڕابردوو یەکێک لە بڕیارەکان ئەوە بوو ئەو پێکاتانی کە بە سەرپێچی دروست کرانە کە بە پێ ڕێنمایەکانی کارەبایان پێ نەدرایە لە ڕابردوودا لەو دوومانجی ڕابردوو کە لۆمانجی دووش نوێ کراوە یا قواتە مانجێکی دیکە هاوڵاتیان دەتوانن کارەبا ڕابکێشن لۆ پێکاتەکانیان کە بە سەرپێچی دروستیان کردیا لە ڕێگای پڕکردنەوەی بەڵێننامەیەک لەگەر دەستەبەرێکی دارایی واتە کەفیلێک لە دوومانجی ڕابردوو نزیکەی 7,000 هاوڵاتی سوودمەند بوونە لەو بڕیارە و کارەبایان پێدرای و هاوبەشی کارەبایان لۆکرایەوە پێوەریان لۆ بەسترا دەتوانین بڵێن زیاتر لە 7,000 سەرپێچی لە سنووری پارێزگای هەولێر 7,000 سەرپێچی کار ئەوانەی کە پێکاتەکانیان بە سەرپێچی بووە کارەبایان پێدرایە باشە سەبارەت بە کەفیلەکان کارحوسێن ئێمە بەشێک لە هاوڵاتیان لەگەڵیان قسەمان کردووە باز لە کەفیلەکان دەکەن دەڵێن پارەکە زۆرە یەکێکیان دەڵێ من 4 مامۆستام هێناوە تا کەفیل یعنی ئەو مەبلەغە پارەیە پێدابین بکەم هێشتش دەڵێ مانگێکی خێریکم لە کۆتا 100,000 نەقز بوو ناچارم وازی لێبینم ئەم کەفیلە پارەکەی زۆر نییە کەفیل کە دەدرێت ڕێنمایی تایبەت بە خۆی هەیە بە گوێرەی تەخمینی ئەو بڕە کارەبایی کە خەرجی دەکات هەر هاوبەشێکی کارەبا بە پێی ئەوە بێگومان کری کارەبای لۆ دەردەچێت بە گوێرەی ئەو بڕە پارەیە کەفیل دادەندرێت کەفیلەکان جیاوازن لە پۆلێک لۆ پۆلێکی دیکە پۆلی ماڵان لە ناو شار کەفیلی 2 ملیۆنی لێداوا کرایە ئەوە هەر فەرمانبەرێک دەتوانێت بێتە ئەو کەفالەتە بکات هەر فەرمانبەرێک تەنها پشگیری لە فەرمانکەی خۆیەوە بینێت و ئەوەی کە لە دەرەوەی ناو شاران لە دەرەوەی شارە تەنها 1 ملیۆن کەفیل دێنێ بۆ خانوو بۆ ماڵ زۆربەی هەرە زۆری پێکاتەکانیش کە بە سەرپێچی دروستکرانە و سەردانی فەرمانکانیان کردی لە ڕابردوو زۆربەی هەرە زۆریان ماڵن بەدیلی کەفیل چیە ئەنی بۆ نمونە هاوڵاتێک دەڵێکا کە من کەفیلم دەست ناکرد کەس ئامادە نییە ببیت بە کەفیلی من بەدیل چییە؟ لۆ بە پێی ڕێنمایەکان تو ناتوانێت کارەبا هەر بە ڕەمەچی بدەیت بە هاوڵاتیەک کە هیچ بەڵگەنامەیە لە بانک دەکرێت ئەگەر ئەوە بکات دەکرێت ئەوە بکات بەڵام بێگومان دانانی ئەو پارێش لە باغ ڕەنگە ئاسان نییە ئەوەی بە جەناوت باسی دەکەی خطاب زەمانە دەستەبەری بانکی ئەوە ڕەنگە ئاسان نیە ئەوە ڕەنگە زیاتری تێدەچێتن ئەگەرنا ئێمە کە کارەبا دەدەی بە هاوڵاتیەک وەکو ئەوەیە کە شتێکی پێ بفرۆشی بەڵام هیچ زامنێک نەبێت لەوەی کە سبەی ئەو هاوڵاتی ئەو پارەیە دەگەڕێنێتەوە بە پێ ڕێنمایەکان ناتوانرێ ئەنجام بدرێت لەبەر ئەوەیە باشە ئێوە بڕیارتان داوە مانگێکی تر درێژ بکرێتەوە بەڵام بۆ چێ درێژ دەکرێتەوە هەموو هاوڵاتێک مافی ئەوەی هەیە لە ماوەی 30 ڕۆژی داهاتوو بێ مامەڵی خۆی ڕایی بکە هەر هاوڵاتێک پێکهاتەکەی بەسەر پێچی دروست کردبێت و ڕێپێدانی نەبێت لەلایەنە پەیوەنددارەکان و مۆڵەتی نەبێت سەردانی فەرمانەکانی کارەبا دەکات بەڵێن نامە و لەگەڵ کەفیلەکە لەگەڵ خۆی دێنێت کارەبای پێدەدرێت لە ماوەی ئەو مانگەشدا لە ماوەی مانجی دوودا ئەوەی کە نوێکرێتەوە ئەوەیانە
بەشی زۆری هاوڵاتیان دوو گلەیان هەبوو یەکێکیان تایبەت بەو پارەی کەفێل کە حکوومەت داوایان لێ دەکات بۆ هەر بەستانی پێوەرێکی کارەبا پێویستە کەفیلێکی 20 میلیۆنی دابنێن یاخود پەیدا بکەن ئەمە یەکێک لە کێشەکانی هاوڵاتیان و دەڵێن پارەکە زۆرە پێمان نادرێت کێشەی دووەمیشیان ئەو قەرەباڵغەیە کە وەک بڵێ تازە بڕیارەکە دەرچووە هاوڵاتێکی زۆر چاوەڕێی ڕایکردنی مامەڵەکانیان دەکە و دەڵێن ماندوو دەبین تا یەک مامەڵە ڕایی دەکەن وەزارەتی کارەبا دەڵێ ئێمە بۆ هەر کێشەیەک چارەسەرێکمان داناوە سەبارەت بە ئەو قەرەباڵغەی هەیە دەڵێ خەڵکێکی یەکجار زۆر دێ سەردان دەکات لە باتی کارمەندێک یەک کارمەندمان کردوتە 5 کارمەند بەڵام پێ ڕناگەین بۆ چارەسەری ئەم کێشێش ماوەکەیان درێژ کردەوە واتە ماوەکە بۆ مانگێکی تر تا تەواوبوونی مانگی دوو مانگێکی تر وەزارەتی کارەبا مامەڵەکردنی تەجاوزەکانی درێژ کردەوە بۆ ئەوەی هاوڵاتیان ئەو شارەیان لەسەر دروست نەبێ و کەسیش بێبەش نەبن لە بڕیارەکەی حکوومەتی هەرێمی کوردستان تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست.